لە ڕاستی لە کاتێکەمە پێشتر داوای مۆڵەتمان کردبوو ئەمڕۆ نیوەڕۆ ئاگاداریان کردینەوە کە مۆڵەتی ئەم خۆپیشاندانە لەلایەن پارێزگاری هەولێرەوە ڕەت کراوەتەوە. ئێمە سەرەتا بینیمان هێزێکی زۆری ئەمنی لێرە کۆکرابەوە بە ئوسلوبێکی زۆر ناشرین لە ڕاستیە هێرشیان کردە سەر بەشێک لە ڕۆژنامە نووسان موبایلیان لێسەندن و زۆر بە ئاسانی لە ڕاستی داویست ئیرادەی ئێمە تێک بشێنن ڕێگری لە خۆپیشاندانەکە بکەن. بینیتان بەم شێوازە لە ڕاستیە مامەڵەیان لەگەڵ من کرد هێرشیان کردە سەرم دار حیزەرانیان دەرکرد لە ڕاستیە لە خۆپیشاندەران بدەن. بەشێک لەم هێزە ئەمنیانە زۆر فاشیستانە وا تەسەوڕەکەن کە بەم ئوسلوبە خەڵکی هەولێر بێدەنگەکرێ مرۆڤ بێدەنگەکەن لە ڕاستیە. ئێمە هێشتا لە کوردستان مێژووی دیکتاتۆریەت و مێژووی کللتوری بەعەز لە ڕاستیە تێمان نەپەڕاندووە هێشتا لەناو ئەو مێژووە ئەژین بۆیە بێگومان ڕوحیەتی بەرەنگاری شەر بەردەوامە بێ.